لە یەکەم بابەتمانە باز لە گرنگی گەشتکردنەکەین لە کاتێکا کەسێک کە بڕیارەیە گەشت بکات بچێت بۆ دەرەوەی شارەکەی خۆی بۆ دەروی وڵاتەکەی خۆی ئەمە تا چەندێک وا کات کە سوود بەلایەنی دەرونی ئەو کەسە ببینێ مەرجە بۆ نمونە هەموو گەشتکردنێ بێتەوە کارێک بۆ ئارامکردنەوەی دەرون و هێورکردنەوەی دەروونمان یاخود نەخێر ئەبێ فەلسەفەی گەشتکردن بە چ شێوازێک بێت تۆ چۆن کاتەکانە دوا لێ بکەی یاخود ئەو گەشتکردنە دوا لێ بکەی کە سوود بەلایەنی دەروونت بگەێنێت ئەم بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کارزان جەمال کە بەڕێزیان توێژێری دەرونین ئێستا لە ستۆدیۆ ڕۆژێکی نوێ ئامادەیە کا کارزان سلااو لێ بێ زۆر بەخێربێ کا کارزان ئەمە دەستپێکی گفتوگۆکانمان باز لە گرنگی گەشتکردن بکەین لەسەر لایەنی دەرونی بە شێوازێکی گشتی بەڕای بەڕێستان گەشتکردن چ گرنگیەکی هەیە بۆ دەروونمان بۆ ژیانمان بەگشتی لە ڕاستیە لە سەدەمی ئەم ڕۆمانە و بەپێی هەموو سەرچاوە دەرونی و تەندروستیەکان گەشتکردن بە یەکێ لە چارەسەرە هەرە خێرا و کاریگەرەکان داهاندێ بۆ زۆر گرفتی دەرونی تەنان بۆ هەنێ نەخۆشی دەرونی کەواتە لە سیلسیلەی چارەسەرەکانە یەکێ لەو چارەسەرانی کە گرنگە و ئاماژەی پێکرێت ئیشی لەسەرەگرێ مەسەلەی گەشتکردنە چونکە گەشتکردن یەکێکە لە هۆکارەکانی ئەپدێتکردنەوەی دەرونی ئینسان و دەرهێنانی دەرونی ئینسان یا مەزاجی ئینسان لەو ڕۆتینیا توشتە دووبارەی کە لە حیاتیا هەیە بۆ بادۆخی تایبەت کە دووبارە نامێتەوە لە ژیانی و زۆر جار ئێمە ئاماژە بە واکەین کە گەشتکردن گرنگ نییە تۆ گەشتەکەت گرنگە بۆچی گەشتەکە دەکەیت یعنی جۆری چێژبینەکە لە گەشتەکە زۆر گرنگە لە ڕووی دەرونیوانێ ڕاستە زۆر کەس لەو چه پارێکی زۆر سەرف کات و ماوەیەکی زۆر لە دەرەوە بەڵام کەیەتەوانێ دەرونی هیلاکترە ماندووترە و ئاڵۆسترە ئەمە پەیوەندی بە چیانی نەیتوانانی سوود لەو کاتە و لەو گەشتکردنە ببینێ لە گەشتکردنا زۆر شت گرنگە باسی ڕۆدەرونەکەیین تەبعاً کە ئاماژەی پێ بکرێت و ئیشی لەسەر بکرێت یەکەمینان پلانی گەشتەکەت زۆر گرنگە کە پلانێکی پوختەت هەبێت و ئێستا بەهۆی تەکنۆلۆژیاوینی سەردەمانێ ناکرێت تۆ لێ بچی بە دوای تێلابگەڕێ بە دوای شوێن ئەبێ لێرە لەو شوێنی شەیبوونی خۆت هەموو شتەکان ئامادە بکەی پلانێکی تۆکمەدانی دووەمینیشیان وەرزی گەشتەکە زۆر گرنگە کە نابێت هەموو کاتێ بتوێ گەشتکەیت هەر کاتێ بێ هەر وەرزێ بێ هەر ڕۆژێکی ساڵ بێت هەر وڵاتە هەر شوێنێکی گەشتیاری خۆی وەرزی تایبەتی خۆی بۆ گەشتکردن یعنی ئەو چێژەی لە وەرزێکای بینش وەرزەکەی ترا نایبینی لەبەرەوە گرنگە کاتەکە دیاریکەی و پارتنەرەکەت کێ ئەو کەسی لەگەڵ تا هاو باشەکەت کێ ئەو زۆر گرنگە بەڵێ یەکێ لە مشکلەکانی سەفەرکردن لای ئێمە تۆ هاوڕێک لێ زۆر دڵسۆ زۆر خۆشەویستە و زۆر تێکەڵن و هاوڕێ ڕۆژانەی خۆتە تەسەورەکەی لە گەشتەکەش هەمان مەزاجە بێ هەمان چێژی لێبینی ئەمە دروست نییە لە ڕووی زانستیەوە شتێکی باقین هەر بۆیە کوردی سەفەر و معاملە بەڵێ بێگومان یعنی ئەو کەسی کە لەگەڵ تا لە سەفەرەکەیە بەقەت شوێنی سەفەرەکە پلانی سەفەرەکە کاتی سەفەرەکە گرنگە لەبەر بزانین کی هەڵەبژەی لە سەفەرەکە ئەو پارتنەری لەگەڵ تاەوە بەشی لەگەڵ تا ئیتر خێزانتە مناڵتە هەر کەسێکە گرنگە بزانی کێ لەگەڵ تا چونکە ئەمە بەرنامەی گەشتەکە دیاریەکە ئەمە وەجهەکە دیاریەکە ئەمە مەزاجە دیاریەکات لەبەر زۆر گرنگە ئەم شتانە ئاماژە کارزان هەندێک جاریش هەیە هەندێک لە کەسەکان ئێستا تۆ وڵاتێک ئەچیت ئەوەی کە لەناو نەخشەکانە هەیە یان بۆ نمونە لە ئینتەرنێتە سێرچێکی بۆکەی شتێکی گشتیە تۆ زۆر جار کەسی وایەڵە چوومەتە وڵاتێک خواردنەکانیان نەمزانیوە بە دڵی من نەبووە بەڵام ئەڵێن ئەو وڵاتانە خواردنی خۆشیانە ئەبێ بزانی شوێنەکە کوێ پێشکەشێکە زۆر جار ئەڵێن چاوساخێکیش لە گەشتە ئەتوانێت زۆر زۆر بەسوود بێت لەگەڵ ئەو قسەیە هەیە کە ئەبێت چاوساخت لەگەڵا بێت یا کەسێک خەڵکیش ئەو وڵاتە تۆ باڵین ئێستا بە پرۆپارێک بێت یا هاوڕێت بێت لەگەڵت بێت لە ئەو کاتی گەشتەکە لەو شوێنەیە ئەگەر بە تایبەت شوێنەکە نەناسرااو بێت گومان تۆ بە تاتیانی وڵاتی دوور لە خۆمان باڵین پێویستە بە کەسێکی شارەزا هەیە لە ڕووی زمان و ڕووی کللتوری کۆمەڵگاکە و کەتیاژی لە ڕوویوەکو بەڕێز باسکە ئەو شوێنانی کە گەشتیارین و ئینسانی گەشتیار پێی پێ نابە لە بەروی شارەزانە بەڵام کەسی شارەزا هەیە بەڵام ئەگەر ئەمانەش نەبوو بەڕاستی ناکرێمە بگرفتی بووی کە من سەفەر ناکەم لە بەروی ئەمانە نیە چۆکو پێم وتی ئێستا تەکنۆلۆژیا هەموو شتێکی ئاسان کردووە یعنی بە یەک کلیک بە یەک سێر دەتوانی ئەو شوێنێک کە لە خەیاڵ تایە لە فکر تایە بیرۆزیتەوانێ لە مەسەلەی خواردن و چێژبینی نابەڕاستی مشکلەیەک هەیە کە ئێمە سەفەرەکەین ئەوەی بەناوەوە گرنگە تێکردنی خۆمانە یعنی چێژی خواردنەکەی لە کاتێکا گەشتکردن بەڕاستی بۆ خواردن نییە چکە تۆ کاتی خواردن زۆرە لەبەرەوە هەوڵ بە ئەم کاتێکە لە سەفەرەکەی بەشتیتر و سەرفیکە بە چێژبینی لە دەوروبار لە کەش لە چیا لە بەحر لە هەر شتێکە لای خۆت نییە شوێنە مێژوویەکە بێگومان سەفەرکردن بۆ وڵاتی ئێمە بە تایبەتی زۆر زەڕورە چکە وڵاتی ئێمە وەکو بەڕێستا نەزانن دەریامان نییە کە دەریایەکە لە
سروشتە زۆر جوانەکان کە خوددا خەڵقی کردووە و هەموو ئینسانە پێویستە چێژی لێ بینێەوە بیبینێ تەفاعولکە لەگەڵیا لەبەرەوە گرینگە کە ئێمە چینە گەشت بچینە شوێنێکی جیاواز لەوەی خۆمان کە هەمانە یعنی ئێمە شاخوداخمان هەیە ئەشکۆتمان هەیە شوێنی خۆشمان هەیە یعنی گرینگە لە گەشتەکان تا شوێنی هەڵبژێری جیاواز بێ لەمان چکەمانە لەبەر دەستایە ئامادەیە پاشان گەشتی کللتوری هەیە ئەو شوێنە گەشتیاریان شوێنە کللتوریەکان مەسەلەن مێژوی ئەم وڵاتە ئەمانە هەمووی چێژ بینە چونکە لە دەرونیە ئەڵێ هەر کەسێک گەشت نکات ناتوان لە ڕووی معریفە پێ بڵێت کەسێکی کامڵ ئەگەر سڵ شەهادەشی هەبێت لەبەر گەشتکردن بەشێکە لە تەکمیلی شخصیاتی ئینسان لەبەرەوە گرنگە ئیشی لەسەر باشە لە کاتی گەشتکردنا چەندە گرنگە ئەو بابەتانەی کە بۆ نمونە یەکەم جارتەوە بۆ خواردنێکە تاقی نەکردێتەوە باسمان لە خواردن کرد یان بۆ نمونە چوزانم لێ خوڕین بەلەمێکە سەر کێشیەکە کە بتوێ بیکی ئەمانە تا چێنەگە بێتە هۆکارێک بۆ ئەوەی کە تۆ مێژوویکی جوان بۆ منە لەو گەشتە تا تۆ مارکەی ڕۆژێکی جوان تۆ مارکەی بێتەوە کارێک بۆ ئەوەی کە هەمیشە کە باسی ئەو شوێنت کرد کە بۆی ڕۆیشتووی یادەوەرێکی جوان لە مێشک و هزری خۆ تا هێشت بێتەوە خۆی گنگریش لە سەفەرە سەرکێشیە بەڕاستی بەڵام سەرکێشەکان شتی زۆر خەتەر نەبێت یعنی سەرکێشەکان شتێ بێت کە لە ژێم ڕۆی خۆدان نەتوانی بیکەیت یا مەجال نەبی یا بۆت نەگونجێت وەکو بەڕێزە باسی کۆمەڵێ چالاکی هەیە کۆمەڵە سەرکێشی هەیە لە گەشتەکانە ئەتوانی ئەنجامی بێت چونکە ئەمانە ئەبێتە وەسەرخان لە ژیانتا زۆر جار هەیە ئینسان لە گەشتێکایە چێژی تەواوە بینێت کە هێتوانێت ئەم ڕاستە چێژی بینیەوە بەڵام گۆڕانکایی لە حیاتم کە سەیاکە سەفەرەکە کۆمەڵە شتە بینێ شتە بیستێ کۆمەڵێ شتی لا دروست دەبێت کە وەرچەخان لە حیاتیا دروستەکە لەبەرەوە گرینگە ئینسان لە گەشتکردنە هەوڵ بە هەموو هەستەکانی خۆی تێرکە هەم بینینە هەم بیستنە هەم بۆنکردن هەم چاوێتی هەم نەفسیەتێتی هەموومانە تێرکە بۆی کە هاتۆ پڕ بێ لە ئەنەرژی نەوکو کە هاتۆ لە سەفەر بەڕاستی من بینیمە زەرا دوایاتۆ لە سەفەر تووشی نەخۆشی بووە یعنی پێویستی بە عیلاج بووە لەبەروی نەیزانیوە عیلمیانە زانستیانە مامەڵ لەگەڵ گەشتەکە بکات هەنێک جاریش کارزان ئەبینین بۆ نمونە چونکە کەسەکان بەیەکەوە ڕۆن بۆ نمونە بە ئایلەی چون ئەوە نەبەیەکەوە شەڕەکەن پێم وابێ ئەوە نە لەوێ هیلاکە بن و مێشکیان ئەوەی تر هیلاکە بێ کاتێکە گەڕنەوە لایەن وای لە ماڵەوە هێشتا توانم باسمان کرد هاو بەشەکەت کێ لە سەفەرکە زۆر گرینگە و زۆر جار لە سەفەرە کۆمەڵە شت هەیە ئەبێ لە ڕووی دەرونی و تۆ ئیشی لە سەرکەی و بەردەوام لەبەر چاو تا ئەویش مەزاجێ و کەسێ بەرامبەرتا ناکرێت فەرزی هەموو شتی خۆت کەیت بچین بۆ وێ لەوێ بنینەوە لەوێ گەشتکەین لەوێ نازام چی بکەین لەوێ سوار فڕۆکە بین ئەبێ ئەمانە بە هاوبەشی بێ وەکوتم بە پلانێ بێت ڕاستە هەموو شتەکانەوە بەدڵی تۆ نەبێ بەڵام ئێوە لە کۆتایە گروپێکن ئەبێم گروپە پێکەوە هاوبەشی بکەن لە هەموو بڕیارەکانە کەسانە بەیەکۆ گەشت بکەن کە مزاجیان و سەلیقەیان لە یەک نزیکە ئەوە باشترە ئەگەر بتوانیت گەشتەکان هەتا کەم بێ کەسەکان باشترە خۆشترە و چی زیاتریشە بەڵام ئەگەر نەکرا بە گروپیش بێ قەچێکە توانیت زۆر باشە کارزان جا یەکێک لەو بابەتانەی کە لە کاتی گەشتکردنا بۆ شوێنێکە بۆ نمونە یەکەم جارت بێ بیبینی یەکێک لەو بابەتانە کە زۆر ئەنجامی ئێویش گرتنی فۆتۆیە چرکاندنی ئەو فۆتۆیانە چەندە گرنگە ڕەنگە زۆر کات تۆ لە کاتێکا کە لە گەشتەکە دیتەوە لە دوای ماوەیەکی زۆر کە سێری ئەو فۆتۆ وێنانە ئەو ڤیددیوانەشەکی وەکوا بە جارێکتر گوزەرە کردبێتەوە بۆە ئەو بیرەوەری یادەوەریە جوانانەی کە تۆمارت کردووە جارێکتر بیرتەکەوێتەوە ڕەنگە زۆر کات ئەو ڕۆژە تۆ بێتاقەتبی بەڵام ببینینی ئەو فۆتۆیانە خۆشیێکی تر بە دەرونی توایەت ئەمانە چ گرنگی لە ڕاستیە خەزنکردن یا بڵێ ستۆریکردنی ئەو بابەتانە ئەو دیمنانەی کەی بین یا ئەو گەشتانی کە ئەو سەرکەشانی کە تۆ خۆت ئەیکی گرنگە بۆ داهاتوی خۆت بۆ مێژووی خۆت وەکو بەڕێزە باسە کرد لە داهاتۆ مەسەلەن چێژی لێبینین کە تۆ توانیتەوە بکەی لە ژیانتا مەسەڵەن کە تۆ گەورە بوویت و گەیشتە بە سابووی وە کەسێک بە ساڵات و پشاینەوەکان تێی کاڵی من ئەوم کردووە توانیم ئەو بکەم لە وەختی خۆیان ئەو گەشتم کردووە بەڵام گرفتەکەی وەیە ئەم ڕەسمگرتن و سنا پوشتانە نەبێت هۆی تێکدانی مەزاج لە سەفەرەکەیە یعنی بەڕاستی من لەگەڵ برادەرا سەفەرم کردووە یعنی بەردەوام مۆبایلەکەی پێ بووە باوەڕ کە چونتە شوێنی زۆر تایبەت کاتن دەروانێتی چێژ نەبینەوە لەبەرەوەی خەریکی مۆبایلەکەم بوو یعنی من خۆم شخصی خۆم زۆر احتیمام نیان بە وێنەگرتن بەڕاستی لە سەفەرە چونکە تۆ ئەبێ حقیقەتەکە بە چاوی خۆت ببینیت تۆ توانین لە گۆگڵ لە سێرچەکە ئەو شوێنە گەشتیارە ببینیت ڕسمی تێ بەڵام تۆ خۆت چێژ بین لە شتەکە گرنگە خەزنکردنی ئەو ڕسمانە و گرنی یادگاری بەڵام لەوە گرنگتر چێژبینی خۆتە چێژبینی چاوی خۆتە چکە دەماخی ئینسان مێشکی ئینسان توانای خەزنکردنی هەیە لەبەرەوە لە یادگایتە ئەمێنێتەوە و ڕەفرەتێک زۆر باشە بۆ حیاتی خۆت بۆ داهاتوی خۆت وایە جایمە بابەتێکیشمان هەیە هەر بە قسەکەی جەنابەت کە باست ئەگەر ئەبێت تۆ پلانێکی هەبێ ئەو گەشتنکردنت کەسی وا هەیە بەداخەوە ئێستا ئەمە لە لای ئێمە زۆر باوە تێچوویەکی زۆر سەرف ئەکات بەڵام
بە حکمی ئەوەی کە بۆ چاولێکەریە ئەبینیت زۆر چێژ لە گەشتەکە نابە یان زۆر جار ئەچێت بەس ئەوەیە کە لەو شوێنە ئەمێنێتەوە بۆ نمونە دێتەوە بەس بەوەیە کە دواتر ئەگەر گێڕای بڵێ من چۆن فڵان شوێنم بینیوە یعنی وەک بەڵێن لیستێک ڕێزی ئەکا وەک سیوی چۆن تۆ کۆمەڵک لێ هاتوویتە ئەمیش ڕێزی ئەکا ئەڵێ فڵان شوێن و فڵان شوێن لە کاتێکا گەر تۆ لێ پرسی فڵان وڵات چی فڵان شوێنی شت بینی ئەڵێ ناوەڵڵا یعنی ئەمەشمان هەیە بەداخەوە ئێمە ئەم لایە نەشمان هەیە لە ڕاستیە سەفەرکردن بۆ چاولێکەری نییە وار کەسێکیش بۆم بەسە سەفەر کات بەڕاستی خۆی خەڵەتێنێ و من هەمیشە وتومە گرنگە چەند سەرفەکە لە سەفەرەکەیە گرنگەوە چ چێژێک ئەبینیت یعنی من هاوڕێم هەبووە پارێکی زۆر زۆری سەرف کردووە چۆتە شوێنی زۆر دوور بەڵام کە قساکە کە مناقەشاکە بەڕاستی ئەو چێژەی نەبینیەوە لە حیاتیە لە کاتێکا لەوچێ من بە پارێکی زۆر کەم بچمە شوێنێکی زۆر نزیک چێژ زۆر یعنی کێشەکەی کە باسی گەشتەکەین یەکسەر ئەڵێن کاکە مادی و ڕێپێنایە نازانم با دۆغ باش نییە لە کاتێکە بەڕاستیمانە بەهانە نین چونکە تۆ خۆناڵم ئەفتۆ بە وڵاتێکی تر چۆرە لادێ دانیشە هەفتەیەک دوور کەورە لەو گرۆتیناتی خۆ خاتون کە تۆ بەیانیان هەڵەستیت خۆ دەگۆڕی ئەچی بۆ دەوام ئێوارە ڕۆی تۆ ماڵەوە نانەخۆی شەو لە ماڵەوی ئەخەوی بەیانی هەڵەستیت ئەم ڕۆتینیاتی حیات ئەو کاتە ئالیە کاتە کەسێکی ئالی یعنی ئەبێ ئەمانە بگۆڕێ بەڕاستی لە حیاتە زەلام هەیە پارێکی زۆر باشی هەیە ئیمکانیاتی زۆر باشیە بەڵام وەکو ئالەتی لاتۆکەی بینی بەردەوام شتەکانی دووبارە بێت وەکو سەعات چۆن لە سەریق بازنە ئەخولێتەوە ئەوە لە ڕووی دەریۆ کەسانە پێویستیان بە چارەسەر بەڕاستی گرینە ئینسان لە بادۆخەڵەوە بازنێ بێتە دەرەوانێ شتێ بکات جیاواز لەوەی کە ژیانی ینی بەلایانی کەمە بێ ئینسان لە ساڵێکە سەفرێ بکات ئەوە ستانداری دەرونیە ینی ناکرێت ئینسان بەڕاستی گوێنەیە بە سەفەرکردن باشە کاکارزان لە دەستپێکی گفتوگۆکانتان لە سەرەتایە باس لەوە کردوتت ئێمە زۆر کات گەشتکردن و سەفەرکردن وەک بەشێک لە چارەسەر بۆ هەندێک لە گرفتی دەرونی دانین ئێوە لە چ کاتێکا بۆ نمونە بە کەسەکان ئەڵەن تۆ گرنگە بڕۆیتە دەرەوە گەشتێ بکەی سەفرێ بکەی بۆ ئەوەی کە جێ و کەشێکی جیاوازتر وەرگریت و اینجا دواتر بۆ نمونە بیتەوە بۆ ئێرە لە چ کاتێکا ئەوە بڕیار لەسەر ئەم بابەتانە یاخود کێن ئەو کەسانی کە زۆر پێویستیان بە گەشتکردنە خۆی لە ڕاستیە گەشتکردن عیلاجی دەرمان خواردن نیە مەسەن بڵێ ئەگەر کەسەکە پێویستی پێ نەبێ بیخوات خراپە لەبەر بۆم کە زەڕورە بەڵام کۆمەڵە گرفتی دەرونی هەیە و بە تایبەتی خەمۆکی یەکە لەو شتانی کە چارەسەری بنەبڕ و کۆتاییەکەی سەفەرکردنە یعنی ئینسان کە تووشی کە ئابا بێ خەمۆکیە بێت گۆشەگیرە بێت لە شتێکی ماڵەکەی بێت تااقەتی مناقەشە و تێکەڵی و گفتوگۆنی لەگەڵ کەسا یەکێ لە چارسەکان بۆم کەسانە سەفەرکردنە چونکە کە سەفەری کرد لەو جەوە کەئی بوو بێتاقەتی کە دایمە بەرچاویەتی ژوورەکەیەتی شوێنی ئیشەکەیەتی یەتە دەروانێ بۆ دنیایتر کە پێشتر نەبینی جاخۆی لەو کاتایەوە گرنگە و کەسانن کە خەمۆکن کە گرفتێکی دەرونیان هەیە تۆ قایلیان کەی ڕازیان کەی بۆی کە بڕۆم بۆ سەفەرکردنەکە بەتاکید زۆرجار پێویستیان پارتنەرێک لەگەڵ یان نابێت کەسێک لە گەشتەکە لەگەڵ یان نابێت ببورن ئەو چارەسەرانە بۆ کەسی زۆر نەخۆش نابێت یعنی بە ئاگامان لەوە بێ کەسێک کە بادۆخی زۆر خراپە ناکرێتەوە بڵێ بڕۆ سەفەرکە خۆ پێویستی بە کەسێکە لەگەڵ یابێت لەبەر بۆ هەنێ حاڵات مەسەلەن تۆ زۆر جار هەیە ئەڵێ مەزاجم تەواونی هەفتەیەەکە نازانین مەسەلەکە چییە مەسەلەکە ڕۆکنیاتێکە لە ژیان تۆیان هەیە ئەو نەگۆڕی بەڵێ گرنگە ژێ بگۆڕی جا کێ پێت ئەڵێ چۆن پێ دەڵێ یا خۆ دەرکی پێەکەی ئەو گرنگە ئەبێ بزانی کە تۆ پێویستە بۆی وەک وتمان بەلایانی کەمەوە ساڵی سەفرێک پێویستە بۆ ئینسان و بڕوا لەو جەوەی کە هەیەی لەو حیات و گوزاران کەیتی بڕوا دەروانێ بۆ شوێنێک تر جیاواز لەوەی کە هەیە مەرجیش نییە بۆ نمونە ئەو سەفەر و گەشتکردنەی کە تۆ باسی لێواکی هەر بۆ دەرەوەی وڵات بێ بڕپارێکی زۆر زۆرە پێبێ اینجا بڕۆی تۆ توانی هەر زۆر کات لەناو شار وڵاتەکەی خۆتدا هێندە شوێنی جیاواز و جوان هەیە شوێن لادێ شوێنێکی نزیک لە شارەکەی خۆتەوانێ هەفتەیە لە کوخێکا بە لە شوێنێکی چوزام ژیانێکی سادەیە بژی ئەمانە زۆر چێژی هەیە منەویشە وتومە گرنگ چێژنەکە لە سەفەرەکە گرنگ دووری و پارە سەرفکردن و شت نیە لە سەفەرەکەیە عنیوە کووتمان زۆر کە زیرەوە چ پایەک زۆر سەرفکات بەڵام کە هێتەوانێ چێژیشی زۆر هیلاکترە بەڕاستی وەکووا ئیشێکی زۆر قورس و هات بێتەوانێ جا لە هەموو زمانەکانە جیاوازی لە سەفەر و گەشتکردن هەیە بەڕاستی بەس لە ئێمە تێکەڵمان کردە بەڕاستی بەڵێ لە ئینگلیزیا ترافل هەیە و تۆریزم هەیە یعنی ترافل تۆ گەشتێکی سەفەرێکی بە ئیشێ بەکارێ چوزانم بە هینێک و یتەوانێ بەس کەوتت گەشت کۆمەڵە شتە بە فری بێت پارە سەرفکردن چێژبینین یعنی حەزی خۆت بێت بەڵێ کات زۆر گرنگە نابێت کات تحدیدکەی بڵێ من هەر ئەمڕۆم هەیە ئەمە چێژ ئەمە سەفەرکردنی ئەمە بەرنامەیەکە داوناوە ئەبێت لەو کاتەیە بیکەیتەوانێ
بەڵام کەوتە لە گەشتام ئەبێ فری بێ ئۆپن بێ کاتەکەت بەلایانی کەمەوانێ یانکە بێتاقەت بووین جابێتەوە مەسلەوە نەک بەو شێوێ بەس تۆ 15 ڕۆژە هەیە سەفەرەکەت مۆڵەتەکەت ئەبێ پلانەکە لە 10 ڕۆژات جێبەجێکەی بۆ لەبەر ئەو 5 ڕۆژە دەبێت بۆ حاڵتی فری مەسەن بۆ کۆمەڵ شتە بێت دووبارەیەکی تەوانەیە بمێنیتەوە لە شارێکە لە شوێنێکە کەواتە وەکو سەفەرکردنەکەنی تۆ پەیوەزی بە کاتێکەوانێ یعنی نابێ سترێست هەبێت کارەکە ماوەتەوە نابێت لەڕی کاتۆ زەختە لەسەر بێ بڵێ ئەگە بەیانی نەچم تاو نابێ بچم یا دووبای نەچم نابێ ئەو بکەم لەبەرەوە بێ گرینگە کاتەکەت ئۆپن بێ کراوە بێ بە شێوەیە کە ئەو پرۆگرامی دادناوە 3-4 ڕۆژ کەمتر بێت لەوەی کە ئەتەوێ بیکەیت بۆ ئەوەی گەشتەکەت چێژی هەبێت گرینگە کە هایتەوە لە سەفەرەکەت کە هایتەوە لە گەشتەکەت تا هەفتەیە لە خەیاڵی وا بژی کە خۆزگە نهایتایە یا خۆزگە زۆرتر بووە بەس هەیە لە سەفەرەکەی دو 4 ڕۆژ خۆخواتی بڕاتەوانێ بێتاقەت بوو بێزار بوو چکە نەفسیان هیلاک بۆ جەسەدیەن یا زۆرجا بەداخەوە ئەبینی لەگەڵ خەڵکا گەشتەکەین یعنی ئەوەنەی ئەخەوێنی لە ئوتێلەکەیە ئەو نەچێش لە جۆگە من ویستم باسی ئەوکەم بەڕاستی ڕەنگە زۆر کەسە بێ بۆ ئەو سەفەرکە گەشتکا کە بچێ شوێنی جیاواز ببینێ ئەو کاتانی کە بۆن لە شار و لە ماڵەکەی خۆیەتەوەی کە نەی کردووە لە گەشتەکە بیکا بەڵام ئەبینی عینە ڕۆتینی خۆی لە وتێلەکە سعات 11 ڕاڵاستێ لە خەو تانانێکی باشە خوا تا خۆی شوایترێ بە نزیکی سعات 3 هەرێک دوو کاتژمێرێکی ئەمێنێتە بۆی کە بڕوا کەسێکەیە زۆر هاوڕێکی نزیکتە بەڵام ئەمە هاوڕێیە بۆ سەفەر نابێت لەگەڵتان با دوخی احتیادیە شتێکی لەکەنی بە هیچ کەسێکەوانێ لەبەر گرنگ ئەو کەسی کە لەگەڵتا هاوجەوت بێ وەکوڵێن یعنی هاوکەیفت بێت باشە ئەو کەسی کە لەگەڵ خۆ تایبی بۆ گەشتکردن سەفەرکردن بۆ مەرجا کە وا باشترە کە ئەو شوێنەی بینی بێ پێشتر یان کەسێک بێ وەکو تۆ یەکەم جاری بێ ئەو شوێنە بینێ وەکوتم هەمان خیبرە بن خۆشترە هەمان خیبرە یعنی مەسەلەن تۆ حەزت لە شوێنێک وڵە دیوە جارێکی تر ئەگەر بژێت یا بە زۆریت یا نایە لەگەڵتا یا تااقەتی نیە یا بۆ نمونە ینی زۆر جاڵی لێوە مەڕۆ من چوون بەخواهی چی لێنە ئەم کۆڵانە ئەوەی هەیە واد لێکە وەکو فیلمە چۆن پێشتر بینیوتە چێژ لێ نابینیت لایەنێکی تریشی هەیە هەنێک جار شوێنێک باشە ئەڵێ ئەوێ باشە با بچین ئەوەش بەفی ڕۆدان نیە جا ئێمە ئەزانین سەفەر لەوانێت تۆ بە فڕۆکە بتوانیت بە قەتارە چەمەداخۆ لە لای ئێمە شەمە نەفەر نییە بە ئۆتۆمبیل هەیە لانێ لە ڕێگەی دەریاییەوە بێت ڕێگەی جیاواز هەیە ئەیە وا هەیە لە ڕووی دەرونیە بوتت ئەم ئامێرە ئەم هۆکاری گواستنەوە ئەگەر تۆ سەفەری و گەشتی پێ بکەیت لانێ بۆ لایەنی دەرونیت باشتر بێت پشوویەکی باشتر بێت بە تاکید وەکووتمان گۆڕانکاری و تاقینۆشتی تازە کە لەژاتە تاقید نەکردو زۆر گرنگە وەکووتمان فڕۆکەیە کەسی وای بوون منە فۆبیای فڕۆکەی هەیە ئەوەشمان ئەوەستا بە زۆرە چێتە ناو فڕۆکەکە دانیشەڵ قەنا وڵاتێکی تر ئەبین هەر بۆ مەگە دڵی خۆی خۆش زۆر کەسێ فۆبیای فڕۆکەی ئەوانە بەڕاستی بێت با دختر بەکاربێن یا شتیتر بەکاربێن بۆ گەشتەکەیان چونکە ئەوانە لەبێ چێش بینین تووشی گرفتەکان ئاڵۆسترە بێت لەسەر یعنی خەڵگێک کەسی زۆر بە ناوبانگە هەتاسی ناتوان سوا فڕۆکە بێت یعنی بۆ دووتنی وڵاتی دنیا بە سیارە ڕێ بەش من دەفەرەڕە ئەمە کێش ئەمە شتێکی درە بەڵام تاقینەوەی شتەکان مەسەلەن خۆشە مەسەن لە وڵاتی ئەمە بەداخۆ کە شەمەندەفەر نییە تۆ تاقیگەیتوانێت میترۆنی تاقیگەیتوانێت یعنی دووبارەکردنەوە چێژوەرگرتن یا بەکارێن ئەو شتانەی کە نییە لای خۆت ئەوە سەفەرە ئەوە گەشتە نەوەکو تو ئەوەی کە هەیە لێرە دووبارەگەرەوە مەسەلەن زۆر کەسێ بەڕاستی ئەشتە دەڕۆڵێ وەڵی کاکەت بێزار بووم خوانێکی خۆشم نەخوارد چێژم نەبینی لەوت خوارد و مەطعەمانی کە هەیە یعنی ئەو پێی وایە کە سەفەرکردن بدێت لە خواردن بەڵام سەفەرکردن پێ لە خواردنی عەقڵ خواردن دەرونی یعنی ئەوەی چێژ دەرونیەکە وەرگرە واز لە خواردن و ئەو شتانە بێنە کە خۆت هەیە بەردەستە لە لای خۆت گرینگە چێژ بین لەو شتانی کە نییە چکە دوای دەست ناکەێت ئەگەر مەسەلەکە خواردنیش بێڵ بۆ خواردانە تاقیکەرەوە کە بۆ نمونە تایبەتە بە کللتوری ئەو وڵاتە خواردنە بێ کە پێشتەکەی خواردنی مشتمە ئێمە ئەوەیە کە خواردنی زۆر چەورە ئەو خواردن لە شوێن ترا زۆر دەگمەنە ئەمە لە وڵاتەکانە هەبێ نییە لە شوێن تر ئەو خواردنە چەور و بەلەزەت و تەرتیبات توشتا هەر خواردنی خۆمان پێ لەبەر کێمە لەگەڵەوە ڕاهاتوین گرنگە هەر ئەوە ئاخۆینە بە دوو ئەوە یاکردن بەڵام ئەمە کە دەستنەکە وەکو بە ڕێزە باسە کرد قەیچێکە من خواردنە تاقیەکەمەوانە کە نەم خواردە پێشتر یعنی بۆ نمونە من زۆر حەزم لە سوشی بوو باسییان نەکرد چی ئەم شتێ ینی بۆچی کە تاقی کردوانێ خواردنێکی لای من زۆر خۆش نییە زۆر عەسەن ناخۆشە بەڵام خۆشە تو تاقیگەیتەوە ینی تێستێکی جاین چی ئەم مۆزوع ناقنیە بەخۆ کردەوە زۆر خۆش نەبوو چونکە سەلیقەی ئێمە لەگەڵی ڕانەهاتوە بەس لەوە چ لای خوان زۆر مفەزڵ بێت خواردنێکی زۆر تایبەت ئەمە خواردن مەسەلەی تر شتێکتر لە سەفەرە کە زۆر گرنگە ئیشی لەسەرکەین یا لە زمانی چالێکەکانمان نابێ مەسەلەی گۆڕنەوەی بیرروڕایە لەگەڵ کەسانێکە لە وڵاتەیان مەسەڵەن مێژوو یەکتری کولتوری یەکتری بەداخۆ مجتەمەعی ئێمە یا بڵێن
کیانی کوردی کیانێکی زۆر معروف نیە لە دنیاە لەوەچ لە چوادۆرە ناسا بەڵام لە هەنی وڵاتێ لەوەچی هەر نەشیان بیست بێت گۆڕینی ئەم کللتورە باسکردنی کللتور و ئاڵ و گۆڕی کۆمەڵی معلومات و زانی زۆر گرینگە بۆ خۆت کە شت لە وڵاتەوە دەگریەوە بۆ کەسەش کە تۆ خۆتی پێ ئەناسێنی کە یا هەندێک جار هەیە وڵات هەیە کۆمەڵە کردار لانەی لە لای ئەوان تاوان حسابێ بۆ نمونە لە وڵاتی سنگاپورە ئەوە نەی من بیست بێتم تۆ تەنانەت بنێشتەکە لە دەمتا ببی خێتە سەر شەقام غەرامەت ئەکەن یعنی کۆمەڵک زانیاری لەسەر وڵاتەکە وەرگانی وڵات وازانگەری باکوور وێنەگرتن مەمنوع بە هەموو شێوێت یعنی ئەم شتانە ئەگەر بزانیت هەم کاتە بۆ گەڕێتەوە هەم گرفتی کەمترە بێت هەم چێژەکەش خۆشە لە سەفەر یادگاری ناخۆشیش لەگەڵ تا نامێنێتەوە بەتاکید ئەجا شتێکی تر هەیە لە سەفەرکردنە وەکو بەڕێز باسکە یادگاری ناخۆش تێستکردن یا چالاکیکردن لەگەڵ شتی ناڕەحەت و بێزارە لە سەفەرە ئەبێت یادگاری خۆش دوایی مەسەلەن تۆ چوتە سەفەرێ شوێنتان دەست نەکەوتە بۆ مانەوە بۆ نمونە مەجبور شەو لە چوزام لە پارکێکا ماونێتەوە یا لە ناو سیارەکەی ماونێتەوە یعنی ئەمە زۆر کەسە شتەی بەسەر هاتووە ئەمە بۆ کاتە ناخۆشە بەس دوای کەیتەوانێت جۆرێکە لە چێش مەسەلەن ئەڵەی فڵان ڕۆژ ئەوەنە هیراک بووین لە سارگای خۆمالێکەوە یا بۆ نمونە خواردن دەست نەکەوتۆ زۆر گەڕای ماوەیەکی زۆر بە برسێتی یا بە تینوێتی ئەمانە جۆرێکە لەوەی کە ئەگەر یادگارەکان ناخۆش بێ لەو کاتەیە بەس کە هاتی تەوانێ ئەبێتە بە شێشتی خۆش بە یادگاری خۆش لە زیکریاتی خۆش و هەوڵ بین ئەوانەی کە لە گەشتەکەمانە بەسەرمانایەت چێژی لێبی نەک بێتە مای ناڕەحەتی و عادز بوون و چوزام کۆمەڵە شت کە لە بینی خەڵکە هەیە دەستەکانی خۆش زۆر زۆر سپاس مادوومان کردی